لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 12 خولی ئەستێرەکانی عێراق نەورۆز لەسەر یاریگەیانەی سلێمانی ناسراو بە مەلعەبەکە پێشوازی لە کەرخ کرد. کەرخ بەم لێدانە لە دوورەوە هەڕەشەی کرد. محەممەد سامی هەرزوو وەڵامی دایەوە، بەڵام ئەویش گۆڵی لێوە بەرهەم نەهات. لە ئاخولەکی 27 یوسف سعیدی ناوبژوان لێدانێکی سزای بۆ نەورۆز ئەژمار کرد. ئیبراهیم تۆمیوای نێجیری بە ئاسانی لە دەستیدا و خستێ نێو دەستەکانی گۆڵپارێزەکەی کەرخ. لە دواخولەکی نیوەی یەکەم حوسێن حەسەنی گۆڵپارێز بەرامبەر مەترسیدارترین هێرشی یاریەکە بۆ نەورۆز وەستایەوە. نیوەی یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ بە کۆتا هات. نیوەی دووەم بەم لێدانەی تۆمیوا دەستی پێکردەوە. یاریزانان یانەی کەرخی بەغداد بە دوو لێدانی مەترسیدار وەڵامی کوڕانی سلێمانیان دایەوە، ئەوانیش گۆڵی بەرهەم نەهێنا. لە ئاخولەکی 76 بە سوودوەرگرتن لە هەڵەیەکی یاریزانانی نەورۆز یونس غەنی کەرخی بە گۆڵ یەکەم پێشخست. لە ئاخولەکی 85 مرتەزا هەدیب ئەنجامەکەی بۆ نەورۆز یەکسان کردەوە. تۆمیوا لە ڕۆژی خۆی نەبوو، نەیتوانیم دەفەتە ئاسانەش بکاتە گۆڵ و نەورۆز پێش بخات. یاریەکە بە یەکسانی گۆڵێک بۆ هەر لایەکیان کۆتایی هات. بەم شێوەیە نەورۆز کۆی خاڵەکانی بۆ 19 خاڵ بەرز کردەوە و بە کاتی خانەی چوارەمی گرتەوە. کەرخیش بە 11 خاڵ لە خانەی 15 ڕیزبەندیە. بەهۆی یاریەکانی جامی نەتەوەکانی ئاسیا خولەکە دەوەستێت و تا چ ڕۆژی دیکە هەردوویانە یاریان نابێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام.